گڵۆپی ڕازاوە لە ژوورەکە. و ئێمەش خانمی کۆشکین. فەرمون بۆ هەڵی گەورە. شوێنێکی لێیە بۆ گۆرانی وتن. ئێستاش پاشا و مێری ئەنتوانێت دێنە هەڵی گەورە. هیچ جەمێک ناخۆی تا سبەینیوە. خانمەکەم هەڵساوی؟ بەڵێ ڤیکی. بەیانیت باش خانمەکە. قسەت بۆ وای لێ هاتووە؟ لەبەر ئەوەی برسیمە ناتوانم قسە بکەم وەکو جاران. ئەی خۆی گیان، ئەم شەو خۆمم بە خواردن بینی نەمتوانی بخۆم لە برسان هەندەی نەما بووم کوشێ. ئەی خۆی گیان، ڕاستیت پێ بڵێم ڤیکی، منیش خۆمم پێوە بینی. تۆش خۆنت بە خواردن بینی؟ بەڵێ. خانمەکەم زوو جلت بگۆڕە دەچین بۆ چێشخانە. نا خەمت نەبێ ئەم کارە بۆ من بەجێ بهێڵە دەی باشە؟ بەرماوەی شەوی ڕابردوو لە شوێنێکە. لە بیری خۆتی بەرەوە ڤیکی. نا دەبێ لێرە بێ. ڤیکی، من دەتوانم بەرگە بگرم. ئەگەر تۆش بەرگە بگری، بەڵام گەدەم ئازارم دەدا لە برسان. دەی با تەماشا بکەم؟ ڤیکی. باشاوە؟ بەڵام من دەزانم لێرەیە زۆر باشە. دۆزیمەوە. بەڕاستی دۆزیتەوە؟ هێشتا کاتمان لەبەر دەستە. هیچ نابینمەوە، پێدەچێ بەرەجەم و خاتمۆلی خواردنیان. هاوی بۆ شوێنی خۆی. خانمەکەم لێرەیە. بەڵێ قاپەکە لێرە بەجێ ماوە. بەڵێ خێرا بە. داوای لێبوردن دەکەم خانمەکەم. ڤیکی بەسام کارە. نا منیش وەکو تۆ برسیمە، پێویستە باش ئەم جارە بە دوای دابگەڕێن. تکار لێ دەکەم سالی. لێرە دەیدۆزیەوە سالی بیگەڕێ. بەڵێ. دۆزیمەوە. بەیانیت باش خاتمۆلی. بەیانی باش. ئەو بۆچی تا ئێستا ئاگرەکەتان دانیگیرساندووە؟ پێم بڵێن خەریکی چی بوون؟ بە دوای قاپەکاندا دەگەڕاین. بیانوم ناوێ. دەی بازوو نانی بەیانی ئامادەکەین. دەی خێرا بن گورج و گۆڵ بن. دەی بەڵێ.
بەڕاستی زۆرم هەندوم هەڵبزانمی خواردنەکەی دوونێ زۆرم خواردووە ئەو بۆچی ڕاوەستاون دەی زوو بجوڵێن دەی دەوێ بەڵێ خاتمۆلی بەڕاست دڵنیا بنەمە ڕاستیە دەی با بچنە ژوورەکەی خۆم خێرا بەڵێ دەی داوای لێبوردن دەکەم یعنی ئاوە ئەو هات باشە پێ دەچێ برسی بێ چەند گوناها با بڕۆین چیت کرد سالی لێم ببوورە خوشکەکەم چیت بەسەر هاتووە ئەمە گرنگ نییە دەبێت سزا بدرێ ئێمێلیا مۆلیم بۆ بنێرە بە خێرایی بەڵێ خوشکەکەم بڕۆ ژوورەوە دەی ئای چەند کچێکی نەکبەتی باشە بۆ ئەم سەتڵە ئاوت بە خاتوو من شندا کرد هەی بێمێشک نا من نەبووم ئەبێ فەلاقە بکرێی خاتوو من شن زۆر تووڕەیە لێرە نەچیتە دەرەوە ها خان مەکەم چی؟ خوشکەکەم ئاگرم داگیر ساندووە ئێستا ژوورەکە گەرم دەبێ ئارام بکە ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەیە سونامەکە بنێرن چی؟ نامەکە بۆ خێزانی سەرۆکی شارەوانیە ڕاستە پێم وتووە چی؟ زۆر پێویستمان بە یارمەتی هەیە لە ڕووی پارەوە لە یەکێک لە دەستگا خێرخوازیەکان بەهۆی ئەم گرفتارەی تێکەوتوین لەبەر نەبوونی پارە ئێمێلیا بڕۆ ئەم نامەیە ببە کاتێ باران نەما باشە باشە با سالی بیبات هەر خۆم دەیبم نا با سالی بیبات بەم بارانە و سەرمایە بەهێزە بۆ ئەوەی فێری ڕەوشت ببێ خوشکەکەم خان مەکەم زۆر ناخۆشە بەو باو بارانە بڕۆی هیچیش خوارد بێ ئەم زۆر زەحمەتە تکا لێ دەکەم مەڕۆ خەمی منت نەبێ ڤیکی دەبێ نامەکەم بڵاو بە پۆستە خەمی منت نەبێ ئازیزەکەم
خۆم پێ دەکات ئەگەر ئارام نەگرم. دەبێ بەرگەی برسێتی بگرم. بەڵێ. بەڵێ لە کاتێکی وەکو ئێستا دەبێ بیرەوەریە خۆشەکان بە بیر خۆم بێنمەوە. کەمێک لە بیرەوەریەکانی کشمیر، ئەو کشمیرەی بەردەوام ڕووناکی ڕۆژی لێ دەدرەوشێتەوە، کەمیوەی پێگەشت و خواردن شتێکم بە بیری هاتەوە بخوڕێ. بەڵێ ئەگەر پارەم پێ بوایە نان و پەنیرم دەکڕێ. ئەوە پارەی زێڕە. بەڵێ پارەی زێر. بەڵام ناتوانم خەرجی بکەم، دەکرێت یەکێک بێت. ناتوانم خەرجی بکەم بەبێ پرێز. یارمەتیم دەخوایە گیان، ئەگەر ئەو کەسی بزری کردبێ زۆر پێویستی پێ دەبێت. فەرمووەرە کامەیانە تەلبژار نەهاتومەتە ئێرە تاکو لێرە بکڕم، بەڵکو ئەمەم لە پێش دوکانەکەتان دۆزیەوە. دۆزیتەوە؟ دەڵێم دەبێت کڕیارێکی ئێوە لێ نەکەوت بێ. هەر بۆ ئەوەندە خۆت ماندوو کرد و هاتیە ئێرە؟ بەڵێ وەبزانم ئەوە لی کەوتووە، ئێستا زۆر پێویستی پێیەتی. زۆر باشە، با بۆ خۆت بێ. چی؟ وا دیارە ئەو پارەیە بۆ تۆ دانراوە تا هەڵی گریەوە و شتێکی پێ بکڕێ. نەخێر. تۆ زۆر برسیە وانە؟ دەی گوڵەکەم بۆ خۆت شتێک بکڕە دەی. ئەگەر کولێرت دەوێ ئەوە بەو پارەیە زۆری پێدێ. نا زۆر سپاس. لێ دەکەم برسیتە؟ ئەگەر برسیتە پێم بڵێ، مەترسە. بەڵێ زۆریشم برسیە. دەڵێ هیچت نەخواردووە؟ نا نەخێر، دوێ نیوە نانم نەخواردووە، زۆرم برسیە. دڵنیام ئەو زۆر لە من برسیترا. چەند گوناحە. یەک دەقا ئەمە بگرە، هەر ئێستا دەگەڕێمەوە. ئێستا دێمەوە.
من دڵنیا بووم کە تۆ داهاتیەوە. تکایە 4 کولێرم دێ. بەسەر چاو ئێستا کولێرەی گەرمت بۆ دادەنێم. فەرمی بیگرە پارەکەت 4 کولێرەی پێهات. دەست خۆش. بەڵام کولێرەیەکی زیادم بۆ دانای. زۆر باشە ئەمە کولێرەی گەرمە. خەمن نەبێ یەکێک بۆ خۆم دەبام. ئەمە کولێرەی گەرمە زۆر خۆشە بیخۆ. چەند بەتامە. من زۆر دڵخۆشم نانەکە تەواوکە. خوا لەگەڵ خوا لەگەڵ. ئەی هاوار خوایە گیان خۆ ئەو کچە هەموو کولێرەکانی دا بەو کچە بچکۆڵەیە. باشە خۆ من تێناگەم. خۆ ئەم کچە بۆ خۆی زۆری برسی بوو. باشە لەبەرچی ئەم هەموو کولێرێدا بەم کچە بچکۆڵەیە. پێم بڵێ بچکۆڵ ئەو کچە چەند کولێرەی پێدای؟ ها پێم بڵێ. بەنهایەت دانەی بۆ خۆی هێشتەوە خۆ زۆری برسی بوو. دڵنیام ئەگەر هەر 5 کولێرەی بخواردبایە ئەوە تێر نەدەبوو. بەڕاستی ئەو کچە فریشتەیەک بوو بۆ خۆی. دەتوانی ئێستا کولێرەکان بۆ خۆت بخۆی؟ بەڕاست؟ ئێستاش هەرستە درسێتی دەکەی؟ نەخێر زۆر نا. زۆر باشە دەی با بچینە ژوورەوە تا جلەکان دووشکەمەوە و تۆزێک خۆت گەرم بکەیەوە. زۆر سوپاس. کە کولێرەکانمدا بە کچەکە وام هەست کرد چاکێکی زۆر گەورەم کرد. کاتێ سالی ئاهەنگی یادی لەدایکبوونی لاڤینیا دەبینێ زۆر هەست بە دڵتەنجی دەکا چونکە ئاهەنگی یادی لەدایکبوونی خۆی بیردێتەوە. قوتابیەکان هەمویان لە میادەدا دیاری پێشکەش بە لاڤینیا دەکەن. لاڤینیاش داوا لە سالی دەکا کە خۆشەویستترین شتی خۆی پێشکەش